ناوچانە لە ساڵی 1975 تعریب کراون بە بڕیاری مەجلیسی قیادەی ثەورەی عێراقی بەعسی پێشوو بە قەراری 1949 ئەمانە تعریب کراون و خەڵکی هاوردە لە عەشایری عەرەبی هێنراون بۆ ئەو شوێنانە جێگیر کراون، زەوی کوردەکان و ماڵی کوردەکانیان پێدراوە، زوڵمێکی شەرم ئاوەرە کە لە تاوانەکانی جەنگ و جینۆساید و ترانسفێرە ئێستا جارێکی تر بە ناوی هەیبەتی دەوڵەت و بە ناوی دەستورەوە بە چەکی دەوڵەتی عێراقەوە جارێکی تر ئەچنە سەر ئەو گوندانە ئەو تعریبە پێشوانە دێنەوە بۆ ئەوەی کە جارێکی تر تعریبی بکەنەوە لە خاوەن ئەسڵەکانی بسەنن کە هەندێکیان دۆکۆمنتی ساڵەکانی 1970یان بۆ من ناردووە کە لە سەردەمی عوسمانیەکانەوە تاپۆی ڕەشی ئەو منتقەیان هەیە و ئەم ناوچانە ناوچەی کوردین بەبێ کێشە و ئەم ناوچانە ناوچەی مادەی 140 کوا ڕێزگرتن لە ئیجراعاتی مادەی 140 ئەمانەیەکی 25 ملیۆن دیناریان وەرگرتووە سەرباری عەفوکردنیشیان لەو داگیرکاری و زوڵمەی پێشوو کە کردویانە 25 ملیۆن دیناریشیان وەرگرتووە بۆی ئەم ناوچانە چۆڵ بکەن بیجێڕنەوە بۆ خاوەنە ئەسڵەکانی خۆیان. دەوڵەتی عێراقی تازە خۆی ئەمەی کردووە بە بڕیاری مەحکەمە کراوە بەچی حەقێک پارێزگاری کەرکووک یا قایدی عەمەلیاتی سەلاح الدین یا هەر بەرپرسێکی تری لیوای یانزەی شوڕتەی ئیتیحادی بەچی حەقێک ئەچێ بەهێزی چەکەوە ئەوانە ئەخاتە بەردەم هەڕەشە بۆی کە ناوچەکانی خۆیان جێبێڵن. ئەمە زەنگێکی ترسناکە، ئەمای سلمێنێکە گەڕانەوە بۆ ئەم ناوچانە بۆ فەرزی قانون و دەوڵەت و هەیبەت نییە، بەڵکو بۆ جارێکی تر تعریبکردن و جارێکی تر سەرکوتکردنی کورد و زەبوونکردنی دەستکەوتەکانی